بەداخ و نیگارانیەکی زۆرەوە زانیاری پێشڕاستکراوەمان پێگەیشتووە کە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکی پەسەند کردووە و لە 8/12/2021 بە شێوەیەکی ڕەسمی نادوویەتیە پەرلەمانی کوردستان بە مەبەستی پەسەندکردن و دەرچواندنی. ئەوەی جێگای سەرنج و مەترسی ئەوەیە پرۆژە یاساکە کە لە 197 مادەیە بۆ یەک جاریش ناوی پەروەردەی ئیسلامی نەهێناوە. ئەمە لە کاتێکە کە لە 95 خەڵکی کوردستان مسلمان و شانازی بە ئاینداری خۆیانەوە دەکەن و ڕێژی ئاین و ئاینزاکانی تر دەگرن و لە ئیستا و ڕابردوودا ئەو حەقیقەتە سەلمێنراوە. بۆی ئێمە بە دڵگەرمی و نیگەرانیەکی زۆرەوە ئەم داواکاریانە دەخێنە بەردەستی بەڕێستان بە مەبەستی بە هەندگرتن و بەڵێنی جێبەجێکردنیان. یەکەم، سەبارەت بەوانەی پەروەردەی ئیسلامی داواکارین کە یەکەم دەستەواژەی پەروەردەی ئیسلامی لە ناو پرۆژە یاساکەدا جێگیر بکرێت و بە ڕوونی ناوی بهێنرێت با وانەی پەروەردەی ئیسلامی جیا بکرێتەوە لە مێژووی ئاینەکان، چونکە وەک معلومە مێژوو جیایە لە پەروەردە. جیم ئەو پرۆگرامەی کە لەلایەن ڕێکخراوێکی ئەمریکیەوە بە ناوی مێژوو ئاینەکان ئامادەکراوە و تاکو ئیستا ژێژنەیەکی لە چەند مامۆسایەکی هەرێم تێدایە و بەردەوامن لە ئامادەکاریەکەیان بە هیچ جۆرێک نەکرێتە بابەتێکی خوێندن و لە ناوەندەکانی خوێندن، چونکە پڕە لە بێڕێزی و بە بیرروباوەڕی گەلی موسڵمانی کوردستان و وێنەیشی لێ بڵاو بۆتەوە لە بەردەستە. دال هەروەها پێویستە وانەی پەروەردەی ئیسلامی لەوانە سەرەکیەکانی پرۆگرامی پەروەردەی خوێندن بێ، نەک وەک ئیستا کەوانەیەکی لاوەکیە. پرۆژە یاساکە ئاماژە بە باسی جگەرە و مادەی هۆشبەر دەکا، بەڵام پێویستە ڕوونتر باس لە پاراستنی شوناسی ئیسلامی و بەهارەسەنە پولداواریەکان بکا و پیلانی ڕێگرتن لە هەموو بیرکردنەوە لادان و ڕەفتار و دزێ و نامۆکان لە ناو خوێندنگە قوتابخانەکەدا دیاری بکە بە مەبەستی پاراستنی هەردوو شوناسی ئاینی و کللتوری ڕەسەن و پێکەوە گرێدراوی کۆمەڵگەکەمان.